بینەرانی خۆشەویست ئەو کاتتان باش لە خزمەت ئێوەی خۆشەویستداین لە ئەڵلقەیەکی دیکەی پرۆگرامی جوانکاری ئافرەتان. سۆنیا دەیهەوێ ئەمڕۆ شێوەی ئارایشی فانتاسی پیشان بدات. سۆنیا دەکرێت تۆزیع بدەیت کە ئەم ئارایشە چییە و چۆن بەکاردێت، کەی بەکاردێت، ئەو مۆدلانەی کە بەکاری ئەهێنی شێوە و شکڵی جیاوازن، ئایا بۆ هەر جێگایەکی تایبەتی ئەو شتانە بەکارهێنی؟ ئارایشی فانتاسی تۆزی سەختترە لە ئارایشی تر فەرقی هەیە لەبەرەوە زۆر مهمە کە بە جوانی کار بکەی. زۆربەیتر بۆ ناو مەجلە و مەجلەی ڕکلام یا تەبلیغات یا مەجلەی بۆ مەسەڵەن مۆد و شتانە ئەستفادە دەکرێت. جارجاریش لە شەوەیەکی کە وەکو جلو چش مۆد نیشانەدەن ئەتواننەوە ئارایشانیش لەسەر مۆدڵەکان ئەنجام بدەیت. ڕەنگەکانی تر فانتاسیە بەنەوەی لەبەرەوە ناوی فانتاسیەنی هەر جوری خۆت هەز دەکەنی دەست فریایە ئەتوانی هەر کاری بکەیت لەسەرەوە مۆدڵە ئازادی دروستە. لە تەکی نوختە ئیشم کردە خۆم لەبەرەوە ئاسانترە کە بتوانانی ئەو خەتانە بەیەک وەسڵ بکەیت لە ناوی وەکو ئیشی دەساینە گرافیک لە تەکی نوختە لەسەر مۆدڵەکان ئیش دەکەن. ئەو فۆرمەکە گەرەکدا ئەگەر بتوانێت لەسەر کاغز دەریبینی لە دەمچاو مۆدڵەکە دایبنێ یایەکە خۆت ئەتوانێت بە نوختە ئەو خەتانە ئەو ڕسمانەنی لەسەری مۆدڵەکە ئەنجام بدەیت. ئیتر کارێکی زۆر سەختە. ئەمڕۆ چی دروستکەی لەسەرەکەم وچاری ئەمڕۆ کاتی کارەکە تەوا بۆ وەکو پەرەندەیەگە تقریبان لەسەر چاو مۆدڵە ئەنجامێت. باڵندەیە ینی مەبەستەوە باڵندە کوردەکەمیش باش نییەوەە بەس سێ دەکەین شتێکی جوان دەربێت. زۆر باشە من بەجێتان دەڵم ئێوە توانین کاری خۆتان سپاس.
بینەرانی خۆشەویست پرۆگرامەکەمان لێرەدا کۆتایی پێهات دەستخۆشی لە خاتو سۆنیا و سپێدە خانم دەکەین بۆ بەشداریان لەم پرۆگرامەدا بەو هیواین کە کەڵکی پێویستان لە پرۆگرامەکەمان وەرگرت بێت تا پرۆگرامێکی دیکە هەرشاد و سەرکەوتوو بێت.